دانیشتنەکەم تەواوە. سڵاوتان لە بێەوە ئەم کاتتان باش بینەران لە ئەڵقەیشتری بەرنامەی ئەڤڕۆ جارێشتر لە کەناڵی ئاسمانی ڕێگا پێتان دەگەینەوە. لە میانەی زنجیرەیەک بەرنامە لە ژێر ناونیشانی بەرەویەکی ئایر بەردەوامی لەگەڵتان کە بۆ ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەبارەی خۆ ئامادەکاریەکان بۆ یەکی ئایر کە هەمووی دەزانین چەند کاتژمێرێک ماوە کرێکاران و سندیکاکان و پارتە چەپ و کۆمەنیستەکان لەسەر ڕاستی دنیا بە چالاکی جۆرا و جۆر یادی ئەم ڕۆژە دەکەنەوە وەروە ئەم ڕۆژە دەکەن بە ئیستیغلالەکان بۆ گەیاندنی دووپاتکردنەوەی پەیام و داخوازی کرێکاران بۆ بەردەم لایەنە پەیوەندیدارەکان لە مەڵقەیە گفتوگۆ دەکەین لەبارەی ئەو چالاکیانەی و شێوازی چالاکیەکانی ئەم ساڵ لەسەر ئاستی هەرێمی کوردستان و هەروەها لەسەر ئاستی وڵاتانی ئەوروپا گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانانم کە تێیدا هەریەک لە بەڕێزانم کاروان عەبدوڵڵا بەرپرسی تایبەتمەندی ناوەندی کرێکارانی حزبی شوعی لە ستودیۆی سەرەکیەوە لەگەڵمان دەبێ و هەروەها سەلام عەبدوڵڵا نووسەر و داکۆچیکار لە مافی کرێکاران لە گەرمیانەوە لەگەڵمان دەبێ هاوکات گۆران هەڵەبجەیی ڕۆژنامە نووس لە کۆپنهاگن لە دانیمارکەوە لە ڕێگای سکایبەوە لەگەڵمان دەبێت خالید مەجید ئەندامی لێژنەی مەراسیمیەکی ئایر جەناویشیان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبن بۆ گفتوگۆکردن لەبارەی ئاستی خۆ ئامادەکاریەکان شێوازی احتراز و ناڕەزایەتیەکان و هەروەها ئەو پەیام و ئەو لیستەی کە دەدرێتە لایەنە پەیوەندیدارەکان لە پەیوەست بە دۆخی کرێکاران هەڵبەتە لە کاتێک ئەمە یادی یەکی ئایر دەکەینەوە کە ناوچەکە بەگشتی لە بەردەم هەڵومەرجێکی تایبەتیدایە بە دوای خۆیان ئەوەی کە ئێمە لە بەیانی دەبینین لە لافیتەکانی سیستەمی سەرمایه‌داری و سیاسەتی نیولیبرالیزم بە دوای خۆی کۆمەڵێک قەیرانی جیهانی دروست کردووە هەرچەندە بەشێک لە کێشەکانەوەی دەبیندری ئەگەر کێشەی ناوچەیی بن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمڕۆ کرێکاران ڕوبەڕووی گرفت و چەسانەوەی چینایەتێکی نێو نەتەوەیی لە ئاسەر ئاستی دنیا دەبنەوە کە ئاوکات یەکی ئایاریش بە دوای خۆی وەکو جۆرێک لە خەباتی نێونەتەوەیی خەباتێک و بۆنەیەکی نێونەتەوەییە سڵاو لە میوانانم و ئەم کاتتان باش کاکەروان لای جەناب تۆ دەست پێ بکەم ئەگەر پێم بڵێیت ئێوە وەکو حزبی شوعی کوردستان چۆن خۆتان ئامادە کردووە بۆ یەکی ئایر لەم یەکی ئایرە چی دەکەن؟ سەرەتا سوپاس بۆ کەناڵی ڕێگا دیارە خلالی ئەو فترەیە توانیوێتی تەوەرێک ئامادە بکات بە بۆنی یەکی ئایر ڕۆژی جەژنی کرێکاران سەرەتا پیرۆزبایی گەرم ئاراستەی سەرجەم کرێکارانی جیهان و عێراق و بە تایبەتی کرێکارانی کوردستان دەکەم بەم بۆنەیەوە و سەری ڕێز و نەوازش بۆ کرێکارانی شەهید کە خلالی ئەو ساڵەکە کۆمەڵێک کرێکار شەهید بوون گیانیان لەدەستدا بەهۆی کەم تەرخەمیەکان لە سەلامەتی کار ئەوەش جێگای نیگەرانیە بەڕاستی چونکە تا ئێستا نەیانتوانیە سەلامەتی کار لە کارگە و پرۆژەکان دەستەبەر بکەن یان بتوانن ئەو پرۆژانەی کە هەیە تیان بگەینن کە چۆن سەلامەتی کاریان دەوراتیان بۆ بکرێتەوە هەر پرۆژەیەک دەبی پێویستی بە دەوراتە بۆیە لێرەوە دووبارە سەر و ڕێز و نوازش بۆ ئەو شەهیدە کرێکارانە دادەمێنم و تا ئێستاش ئەو شەهیدە کرێکارانە زۆربەی کرێکارانی بیناسازین ئەو کرێکارانی بیناسازی تا ئێستا نەیانتوانیە زەمانیش بکرێن چونکە هیچ خاوەنکارێکیان نییە و هەرچەندە یاسایەک دەرچوو ئەو یاسایە لە هەموار کراوە یاسای 39 ساڵی 1970 بە ژمارە چاری ساڵی 2012 چواردە مادە بوو یەک لەو مادانە مادەی 9 پەیوەست بوو بە کرێکارانی سەر شەقام و کرێکارانی بیناسازی بەڵام کەم تەرخەمیەکە لە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ نەکراوە وردەکاری ناڕەزایەتیەکانی ئێوە بەڵام شێوازی یادکردنەوەکە ئێوە چۆن لەم ڕۆژە چالەکیەکانی ئێوەکو حزبی شوعی چی دەبێ؟ ئێمە وەک حزبی شوعی کوردستان هەر لە سەرەتاوە تایبەتمەندی ناوەندی کرێکارە هەستین بە کۆبوونەوەیەک بۆ مەکتەبەکە و توانیومان ئاراستەی سەرجەم تایبەتمەندیەکانی شارەکان بکەین کە داوایان لێ بکەن ئیش بکەن لەسەر کار و چالاکیان لەو مانگە مانجی ئایر کە دەکاتە ڕۆژیەکی ئایر جەژنی کرێکاران و ڕێگاماندا هەر ناوچەیەک هەر شارێک بە گوێرەی ناوچەکەی خۆی یادەکان
بکاتەوە چ خۆ پیشاندان بی چ گردبوونەوە بی بە یادداشت بی و هەتا لە قەزا و ناعیەکانی ئەو شوێنانێک کە ئیدارەی لێە کە بتوانن یادداشت دەستمیل بکەن وەجگە لەوەش سەردانی سەرجەم ئەو کرێکارانەی کە لە ئیشدان چونکە ڕۆژی جەژنی کرێکاران بەڕاستی پشووی ڕسمیە لەسەر جامدام و دەستگایەکان کە هەمووشیان کرێکاریان ئێستا کردوتە فەرمانبەر لەوەکان بەڵام بە بۆ کرێکاری کە ئیش دەکا بۆەوی پشووی ڕسمی نیە بۆیە داوامان کرد لوجان پێک بینن سەردانی سەرجەم شوێنەکانی کرێکاران کە هیچ تێدا دەکەن لەوێ سەردانیان بکەن و قسەیان لەسەر بە دیاریکراوی ئەو چالاکیانەی کە چالاکی گەورە دەبن لە چ شارەکان و لە چ کات بەڕێوە دەچێت لە شاری هەولێر ئێمە بەیانی کاتژمێر دەونی و لە پێش ئەنجومەنی وەزیران یادداشتێکمان هەیە و داواشمان لە خەڵک کردووە داواشمان لە سەرجەم دۆست و ئەندامان و لایەنگرانی حیزبەکەشمان کردووە و ئێمە بە خەباتی خۆمانی دەزانین و پاڵپشتی کرێکاران دەکەین بۆیە داوامان کردووە لەسەر جەم خەڵکی کوردستان کە بێن بەشداری بکەن هەتا بە کرێکارانیش دەگات چونکە ئەو خەباتە بەرخودان لەسەر ئاستی لێ یادداشتێکمان هەیە ئەو یادداشتە دەخینە بەردەستی ئەنجومەنی وەزیران و ئاگاداریشمانکردنەوە ئەوانیش دێن پێشوازی ئێمە دەکەن لەوێ لە سولێمانی هەروەتر یادداشتێکەیە گردبوونەوە کە لەوێت تەسمیل دەکرێت لە گەرمیان هەیە لە سۆرانیش هەیە و جگە لە سەردانی کرێکاران شار و شارۆچکان لە مەغمور ئەوڕۆ لە دەگەڕێمەوە لەبارەی ئەوەی کە ئێوە لەو ڕۆژە ئەم خۆپیشاندان و ناڕەزایەتیانە بە ئامانجی چی پێشکەشەکەن یادداشتەکانی ئێوە بە تایبەتی دەخی یادداشتەکە لە چی چڕبۆتەوە دەگەڕێمەوەلات بەڵام دەچمە لای گۆران هەڵەبجەیی ڕۆژنامەنووس لە کۆپنهاگن لە دانیمارکە لە ڕێگای سکایبەوە لەگەڵمانە کا گۆران سڵاو دەبێ و ئەم کاتت باش ئەگەر پێوان بڵێ ڕەوشی کرێکاران لە وڵاتانی ئەوروپا لە دانیمارک و ڕەوشی خەباتی سندیکایی کە ئێمە دوای چەند کاتژمێری شتر کرێکاران و بزوتنەوە چەپ و کۆمەنیستەکان لە چالاکی ڕاستە و خۆدا دەبێن فەرموو بۆ جەنابتان سپاس ڕێگیان ڕێزە سڵاوە هاوڕێیانی بەشدار بوو و هاو کات پیرۆزبای گەرم بەمبوونە ئاراستەی سەرجەم کرێکارانی جیهان دەکەم سەرەتا مێ زۆر بە کورتی بڵم کە لە ئەوروپا تقریبا هەموو وەکوویەکە دۆخی کرێکاران تاکو ساڵی 1970 شتێک نەبوو بە ناوی سندیکا یاخو مافی کرێکاران لە دانیمارک خاون کاریش بە ئارەزوی خۆی کرێکاری ئەچەوسانەوە ئیتر دوایەوە وردە سەندیکایە دروست و کەمێ لێرە یەکێ لێ و بچووکێ لێو بەڵام ئەمانش نیانتوانی ببنە پشتگیریەکی تەواو و داکۆکیکارێکی باش لە کرێکاران هەر دەچەوسانەوە تا ساڵی 1990 لەیەکی 1990 لەوێ سندیکاکان توانیان یەک بگرن هەمویان کۆکردنەوە بە دروشمی ئێمە پێکەوە بەهێزین ڕێکخراوێکیان لێ دروست کرد بە ناوی ڕێکخراوی وڵات شتێکی ئالۆ جۆرە بە دانیمارکی کورتکراوەکەی ئێڵۆیە لە دوای ئەو مێژووی تر تێکۆشانی کرێکاران و سندیکاکان چوە قۆناغی کردەوە ئەوە بووکەوە توانرا بە تێکۆشانێکی بەردەوام داکۆکی لە کرێکاران بکرێ و هەندێ مافیان بۆ دەستەبەرکەن بۆ نمونە بەر لەو بەروارە کرێکار بڕاتان بێ لە 6 بەیانیەوە تا 7 ئێوارە کاری دەکەن بەبێ ئەوەی کەوا هیچ مافێکی هەبێ ئەو وەکو مافانی کەوا ئیمڕۆ دەستەبەر بوون ئەچەوسێنرانەوە بە ئارەزوو دەریانەکردن ینی بیانیان پێکردن بە هەموو شێوێ بەڵێمەندی زۆر جار باز لە ڕەوشی بابلە خەباتی سندیکایی لە هەرێمی کوردستان و ڕۆڵی حزبەکانە ناو سندیکا دەمەوێت بپرسمەکو ئەزمموی وڵاتانی ئەوروپا یان لە دانیمارک بە دیاریکراوی پەیوەندی چەپە پارتە چەپ و کۆمەنیستەکان چییە لەگەڵ سندیکاکان ئەم سندیکانە تا چەند یعنی هەماهەنگی هەیە لە کارکردن لەگەڵیانە بەڵێ ئاشکرایەکەوە سندیکاکان ئەمە وەکو سروشتێکەوە دایم بەرەو پارتە چەپەکانە ڕۆن ئێستا کێکە وتم ئەو ڕێکخراوە هەیە کە پیاڵن ئێڵ و هەموو ڕێکخراوە سندیکاکانی لە خۆ گرتووە کە ژمارەیان 18
سندیکا دەبێت سندیکای گەورن هەر بوارێک و سندیکای خۆی هەیە بێگومان مامۆستانە بەجیا کرێکاران بیناسازیە بەجیا گواستنەوەی بەجیا بەم شێوە ئەمانە لە ژێر چەتری سندیکای گەورەکان ڕەوشی کرێکانان بەگشتی ئەتوانم بڵێم ناتوان بڵم لە یەک ئاستایە مثال گۆڕانکاری بەسەرادێ بەپێ ئەو زروفەی کەوا کرێکار تیا دەژی بۆ نمونە ئێستا بڵێن ئەگەر باسی هەفتاکان بکەین تاکۆ ئێستا جیاوازی هەیە چونکە زۆر شت هاتووەتە دی بۆ کرێکاران زۆر مافەیش بێگومان ناتوانین بڵێن کەوا خاوەنکار بە ئارەزی خۆی پێداون وەکو دیارێک بەڵکو لە ئەنجامی تێکۆشانی چینی کرێکاران لە ئەنجامی تێکۆشانی سەندیکاکان و داکۆکی لە مافەکانە هاتۆتی بۆ نمونە ئێستا وەگوتم لە پێشا لە شەشی بەیانیەوە تا حوتی واریشیانە کرد بەڵام سا بە پێی یاسا ڕێکخرا کرێکار لە هەفتەیەک ئاسی و حەوت ئەوانەی کە لە سندیکاکان ئەندامن تستین و توێژەکن وەگەوەی دەزانین کە لە عێراق وارێمی کوردستان لە دوای بڕیاری ژمارە 150 سەردەمی بەعەسکە کرێکارانی کەرتی گشتی جیاکرانەوە ناویان لێندرا فەرمانبەر کە بە پێی یاسا کاری سندیکایی قەدەغە کراوە واتە سندیکا بۆ نییە داکۆچی لەوان بکە ئێستا بە تایبەتی دەبینین کە فەرمانبەران لە هەرمی کوردستان 4 مانگا موچیان وەرنەگرتووە حکوومەت ئەوەی ئیجباری بەسەریان فەرز کردووە نیوە موچیان دەداتێ کەچی لە یەکی ئاریش فەرمانبەر تا ئێستا وشیارەکەیە کە ئەم ڕۆژە بە ڕۆژی خۆی نازانێ بە زیاتر ئەم ڕۆژە بۆ ئەو کرێکارانەیە کە کرێکاری بیناسازی و کرێکاری کەرتی تایبەتن ئەمە لە لای ئێوە چۆنە؟ لای ئێمە هەمووی کرێکارە لە فەرما حتا پزیشکیش بۆ خۆی مەسا سندیکای خۆیشە چێتە زمانی ئەو ڕێکخراوە گشتی کە باسم کرد پێشتر ئاماژەم پێدا لێرە هەمووی کرێکارە فەرمانبەرە ڕاستە لە بۆن منە کۆمۆنە مامۆستا ئەمە فەرمان بەڵام هاوکات سیفەی کرێکاریشی هەیە یعنی ماف واجباتی هەیە باش بابێن سەرکە بڵێن کێ مەسلەی حیزبەکانی پەیوەندیان بە سندیکاکانەوە چۆنە ئێستاکی حالیان کاتی خۆی کە وەک باسم کرد ئەو کاتێکەوە ئەو کرێکارانی ئەو سندیکانی کەگەر بەو پێیکەوە خوێنمەوەڵێ نزیکەی 50,000 کرێکار هەبووە بەڵام ئێستا حالیان 1.1 ملیۆن یعنی واتە 1,100,000 کرێکار بە هەموویەوە لەژێر چتری ئەو سندیکانە کار دەکەن ئەمانە بمانە نەمانوە زیاتر سەرکردەکانیان چەپن ئەمە سروشتی وایتر یا سەر بە سۆشیال دیموکرات یا سەر بە سۆشیالیستی گەل یا سەر بە لیستی یەگرتوون ئەمانەی ترکە هەڵبژاردننی شەکری یاخود کۆنفرانسی 2 ساڵ جارەیە بەپی سندیکانەکە هەر ئەو کەسانە دەرەچەم زۆر باشە بەڕز گۆران لەبجەی دەگەڕێمە وڵات بە تایبەتی لەبارەی لە دوای چەند کاتژمێرێکی تر کە با بڵێن اعتراز و ناڕەزایەتیەکان و چالاکیەکان بە بۆنیەکی ئاردەست پێ دەکا چی دەبێت لە وڵاتانی با بڵێن ئەوروپا بە چ میکانزمێک ئەم ناڕەزایەتیانەی دەردەبڕن و بە تایبەتی داواکاری کرێکاران و کێشەکانیان ئایا لەوێ لیستێک لە داواکاری جەوەری هەیە داواکاریان چییە دەگەڕێمە وڵات بە وەڵامی پرسیارە بەڵام دەچمە لای سەلام عەبدوڵڵا نووسەر و داکۆچیکار لە مافی کرێکاران کاک سەلام سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش یەکی ئایاری ئەمساڵ لە کاتێکدایە کە دەبینین زیاتر سیستەمی سەرمایه‌داری و بە تایبەتی سیاسەتی نیولیبرالیزم لێکەوتەکانی لەم ناوچەیە زیاتر دەبیندرێ لەلایەکی تر مەرجەکانی سندوقی نەقدی نێودەوڵەتی لەسەر وڵاتانی ئەم ناوچەیە بۆی ئەم قەیرانانەی تێکەوتن دەچێتە ئاستێکی تر لە ئێستاە تا چەند دەتوانین بڵێن بارودۆخی کرێکاران لەژێر هەژبوونی سیستەمی سەرمایه‌داری بە شێوەیەکی گشتی نزیکە لە یەکواتە کرێکاران سەرڕای هەندێک جیاوازی کەم بەڵام ڕوبەڕووی یەک جۆر لە چەوسانەوە دەبنەوە ئەویش چەوسانەوە لەلایەن لە ژێر سەقفی سیستەمی سەرمایه‌داری بەڵێ ڕۆژی بنیاتنەرانی شارستانیەتی مرۆڤایەتی پیرۆز بێ لە هەموو کرێکاران و ژێردەستەکانی دنیا ئەمڕۆ کرێکاران و گەلان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەی تایبەتی ڕوبەڕووی هێرشێکی بەرفراوانی
هاوپەیمانان و دەستگانی و دەوڵەتەکانی بوونەتەوە بەڕێگای ناتۆ، بەڕێگای بانقی جیهانی، بەڕێگای سندوقی نەقدی دووەلی هاتوون بە شێوەیەکی زۆر زۆر دیکتاتۆریانە بەبێ گوێدان بە مافی خەڵک بە بەو مافانە کە لە ماوەی 126 ساڵ بەدەستمان هێناوە لە بواری کارکردن و مەرجی کارکردن، هاتوون ئێستا مەرجی خۆیان بەسەر ئێمە ئەسەپێنن. بۆ نمونە بەڕێگای نەهێشتنی 8 سەعات کار ئێستا ئێمە ئەبێ وەکو پێش 106 ساڵ دووبارە داوا بکەین کرێکار لە 8 سەعات زیاتر کار نەکە. دەتوێت بڵێ ئەو دەستکەوتانەی بەدەست شاتۆ لە بەردەم هەڕەشەدان جاران وەکو سەرەتای ڕۆژیەکی ئایار دووبارە داوا بکەین لە هەفتە 5 ڕۆژ کرێکاریش بکە. بیمەی ئێستا نەک لەبەر هەڕەشەدان هەڕەشەیان کردووە و جێبەجێشیان کردووە. ئێستا لەشکرێکی بێکارمان هەیە لە کوردستان و عێراق. ئێستا ئەم بەرنامەیە لە بواری ئابووری بە شێوەیەک جێبەجێەکەن کە هاتوون تەواوی کەرتە گشتیەکانی وڵاتەکەمان بە کەرتی ئەهلی ئەفرۆشن. بەرپرسەکانی عێراق لە هەرێمی کوردستان نێچیر بارزانی و قوبا تاالبانی وەک شیکاگۆ بۆی مامەڵاکەن لەگەڵ مافی کرێکاران، لەگەڵ کەرتە خەڵکی کوردستان، لەگەڵ مولکە گشتیەکانی خەڵک هاتوون بە ئارەزوی خۆیان بە مەرجی بانکی نێودەوڵەتی هاتوون ئەیدەن بە کەرتی ئەهلی بۆ سەرمایە گوزاری سەرمایەدارانی دەرەکی ناوەوە. بۆیە بە شێوەیەکی زۆر مافیکار بەتەواوی لێی دراوە لە دیاریکراوی پێمان بڵێ کاریگەریەکانی ئەم مەرجەنائیسانیانە ئێمە سەرمایەداری و سیاسەتی بانقی نەقدی دووەلی بە دیاریکراوی ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراق لە چیدایە؟ واتە لە چ ڕوویەکەوە کاریگەری لەسەر بارودۆخی کرێکاران و مەبەست کە دەڵێم کرێکاران مەبەستم لە فەرمانبەران و لە هەموو چین و توێژەکانە نەگەوت تەسنیفەی کە حکومەت لەژێر کاریگەری بڕیاری بەعس کردوێتی فەرمانبەرانی جیا کردوتەوە لە کرێکاران و قەدەغەی کردووە سندی کە لەو بوارە کار بکە. بەڵێ کاریگەری ئەو بڕیارە کە لە ئەنجومەنی ئاسایشی جیهانی دەرکرا بە ژمارە 1483 کە سیستێمی بازاری ئازاد لە عێراق و لە کوردستان بسەپێنن، ئەوەی لێکەوتۆتەوە ئەمەیە ئەی بینین، بەڵام بەداخەوە خەڵکەکە بە شێوەی دابڕا و مامەڵەی لەگەڵاکە. بۆ نمونە ئەڵێن گەندەڵی هەیە، ڕاستە، لەلایەترەوە بێکاری هەیە، ڕاستە، موچە نییە، ڕاستە، جەنگ داعشیان بۆ دروست کردوین، لە ناو ژوورە تاریکەکانی بنتاگۆن داعشیان بۆ دروست کردوین، ڕاستە، بەڵام خەڵکەکە بەداخەوە نەگەیشتۆتە ئەو هوشیاریە کە بڵێ ئەمە ئێستا پەیوەندی هەیە بە بەرنامەی لیبرالیزمی نوێ، ئەمە هێرشێکی گشتی وەحشی سەرمایەداری جیهانیە بەسەر مافی کرێکاران و خەڵک لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان. ئێستا ئێمە بەرامبەر ئەم ئەرکانەین، بەرەیەکی چەپ دامەزرێنین بۆ تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، واتە ئەو چەپەی کە ئەو بەرەیە کە ئێستا حزبە شوعی چەپەکانی تورکیا لەگەڵ پەکەکە دانمەزراند، ئەوە بەرفراوانتر بکەین بە شێوەیە کە حزبی شوعی سووری، عێراقی، ئێران، ئەردن، لوبنان، فەڵەستین و ئیسرائیلیش بگرێتەوە لەگەڵ تورکیا و یۆنانیش لە چوارچێوەی ئەم بەرەیە، بەرەی ڕوبەڕووبوونەوەی
هێرشی سەرمایەداری جیهانی ببینەوە دەگەڕێم وڵات ئەمە ئەرکی هەنووکەیی تەواوی دەگەڕێمە وڵات کە بە تێگەیشتنی ئێوە بە تایبەتی پێویستە ئەو ناونیشان و ئەو داواکاریانەی کە لەسەر لافیتەی خۆپشاندان و اعترازەکانی چەند کاتژمێریشتر دەبێت چی بێ و پێت وایە ئێستا لە بەرامبەرە و هەڵومەرجەی کە سیستەمی سەرمایەداری و سیاسەتی نیولیبرالیزم خستوێتەوە کرێکاران پارتە چەپەکان لیستێک لە داواکاری جەوهریان هەیە دەگەڕێم وڵات بە وەرگرتنی وەڵامی ئەو پرسیارە بەڵام پێشتر پرسیارێکم لە کاروان عەبدوڵڵا کردبوو ئێوە داواکاری چیەکەن لەو ناڕەزایەتیانی کە بەدەستانەوەیە کە بەشداریان کردستیان خۆش دیارە کۆمەڵێک ئەو کێشە و گرفتانەی کە هەیە لە کوردستان زۆر قوڵترە لەوەی کەوان باسیشیان کرد چونکە هەست دەکەین یاسا لە کوردستان نەیاسای کار و نەیاسای خاننشی بێمەی کۆمەڵایەتی و نەیاسای سندیکایی ڕێخستی سندیکایی هیچیان لە کوردستان بەو شێوەیە جێبەجێ ناکرێت کە جێبەجێ نەکرا کەواتە گەورەترین کێشە لە گرفتی کرێکاران تووشی کرێکاران دەبیتن ئەو وەزع ئابووریە کە ئێستا لە کوردستانشی بەشی شێر بەبەر کرێکاران کەتووە چونکە نە کارگەمە نە کۆمپانیامە هەمووی ڕاوەستا هەمووی ئیش ناکە و ئەوەی کاکسەلامیش گوتی ئەو کۆمپانیانەی کە هەبوو پێشترێ ئەو شتە بەرهەمێنەرانەی کە هەبوو چ لە مەعمەر ڕوخام و نەسیج و قوماش و ئەنە هەمویان داخران هەتا کارگەی مەعجونی ئاوەتەماتە هەمیان فرۆشان تایبەت بکەن ئەوانی تریژ ینی ئەمچینە ئاو هەر دەیکەنە تایبەت کارەبا هەدەیکەن تایبەت گرانیەکە دەکەوتە سەرشانی دەگەڕێمەوە لەسەر پرسیارەکە دەگەڕمەوەلات بەڵام ئێستا بە تایبەتی کە خەباتی سندیکایی لە ناو فەرمانبەران قەدەغە کراوە بە بڕیاری ژمارە 150 ئەوەی کا گۆران لە دانیمارکۆوتی کە لەوێ فەرمانبەران و دکتۆرێکی خۆی بە کرێکار دەزانێ و لە چوارچێوی کاری سندیکایی خۆیان ڕێخستووە ئەمە بۆچی لە کوردستان تا ئێستا بەردەوامە ئێستا فەرمانبەر کە موچەی نییە سندیکا ناتوانیندا کۆچی لێ بکە تا چەند ئەمەوای کردووە کرێکاران پرد بکە نەتوان لە چوارچێوی کاری سندیکایی بێکەوە کار بکەن ناحکومەتی عێراقی ناحکومەتی کوردستان تا ئێستا ئیلغای ئەو بڕیارەی 150 ساڵی 1970یان نەکردووە زەرەی لە وەزعی کرێکاران داوە زەرەری زۆری لە وەزعی کرێکاران داوە چونکە هەموو کرێکارانی کردە فەرمانبەر نایەلی یەک سندیکا بستە ناو کەرتە گشتیەکان و هەموو ئەو ئەرکانەی کە هەبوون کرێکار یاداشتەکانی پاداشتی خۆی وەربگری لیان ئێستا لیان زەوت کراوە لە ناو مەدەنی و سندیکایی بۆ لە کوردستان و عێراق قەدەغەیە ئازادی نییە بۆ ئازادی کاری سندیکایی سندیکا هەیە بەس لە کەرتە گشتەکان لە کەرتی گشتی لە کەرتی گشتی هەر نییە لە کەرتی تایبەتیش لە هەموو شوێنەکان لێ ناگەڕێت ئەو بڕیارە ئیلغا ناکەن ڕەفز ناکەنەوە دەرێن ئێمە تازە گەورەترین کێشە تووشمان دەبی لە عێراق و لە کوردستان هەموو خەرک بوویتە فەرمانبەر ممچینە بەخۆی کرێکارەکە لە فەرمانبەریەکەی نەگەڕێتەوە سەر ئەوەی مەبەست لە بڕیارەکە خۆەوە نییە بگەڕێتەوە مەبەست لە تەسمی ناوەکەیەتی بتوانێت سندیکا لەوێ کاری سندیکایی بکە یعنی مەبەستەمەوە ترسێک نییە لە پەرستنی خەباتی سندیکایی بەخۆی هەر ترسێکە هەر لە بیدایەتیەوە کە ڕژێمی ژوای کردێت ترسێک لە کرێکاران بوو و هەم ئەو کاتی کە ئەویش کردی دەست بەسەر داگرتنی هەموو سەروەت و سامانی کرێکاران بەرامبەر بەردۆخە کاتت پێدەدەم لەبارەی داواکاریەکان کە دەخێنە ڕوو دەچمە لای خالید مەجید ئەندامی لێژنەی مەراسیمیەکی ئار لە شاری سلێمانیەوە کە خالید سڵاوتان لێبێەوەم کاتتان باش دەکرێت پێمان بڵێ کە لە بەرامبەر هەندێک لە ڕەخنە دەگیرێت بە تایبەتی ساڵانە کە شێوازی یادکردنەوەی یەکی ئایار هێزە چەپ و با بڵێن کۆمەنیست و سندیکاکان هەر یەکە بە جیادێک کاتەوە بەڵام بەپێوەی ئێمە ئاگادار بین لە سلێمانی ئەم یادا بە هاوبەشی لە مابینی هەموو لایەنە سیاسیەکان و با بڵێن پێکاتەکان دەکرێتەوە دەکرێت زانیاریمان پێ بدەی ئێوە لە چەند کاتژمێری داهاتوو چۆن پێشوازی لە یەکی ئایار دەکەن سەرەتا زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز ئێمە وەکو لیژنەی بەناوی لیژنەی مەراسیمی یەکی ئایارەوە پیرۆزبایی لەسەر جەم کرێکارانی کوردستان و جیهان دەکەین و هیوادارین ڕۆژی یەکی ئایار ببێ بە ڕۆژی خەبات و تێکۆشان بۆ بەدەستێنانی سەر جەمافەکان ئێمە لە سلێمانی لیژنەی مەراسیمی یەکی ئایارمان پێکێناوە لە کۆمەڵێک گروپ و کەسایەتی و ڕێکخراوی کرێکاری و ڕێکخراوی تر هەر بۆ نمونە ڕێکخراوی بیناسازی سندیکای بیناسازی دەستەی ناڕەزایەتی خەڵک
ئەو لیژنێمان پێکێناوە بۆ سازدانی مەراسیمی یەکی ئایار لە مەراسیمەکە چۆن بەڕێوە دەچی زانیاری زیاترمان بدێ لە کوێ بۆ کوێ بە شێوازی خۆپیشاندانە بێ و بە چ جۆرێک دەبێت ناڕەزایەت یعنی چ داواکاریەک بەنسبەت بەڵێ ئێمە شوێنەکەی بڵێن بۆ نمونە یەکشەممە سەعات 4 عەسر لە بەردەم فلکەی عەقاری پشت ئوتێلی ئاشتی لەوێ ساز دەکرێت و هەر لێرەوە داوا لەسەر جەم کرێکاران و فەرمانبەران دەکەم کە بێن مەراسیمەکە شکۆدار بکەن لەوێ کرێ و بەنسبەت بەڕێزت پرسیارەکەی دووەم مەسەلەی داواکاری بوو بەڵێ ئەلو پرسیاری داواکاریەکان چییە؟ بەڵێ کاک خالیت باش پرسیارەکە تێنەگەیشتم عەفوەن وتم بەڵێ داواکاریەکان ئێمە وتمان وەکو لیژنەی مەراسیمی یەکی ئایار وتت عەفوەن پرسیارەکە گەر بکەیتەوە ببوورە دیارە تا دەنجی من دەگاتە لە ئێمە وەکو لیژنەی مەراسیمی یەکی ئایار پرسیارەکەەوە بوو داواکاری ئێوە چی دەبێ کە بەیانی دەیخەنە ڕوو داواکاریەکە بۆ چ لایەنێکە کە دەیخەنە ڕوو بەڵێ ئێمە وەکو داواکاریەکان معلومە ئەگەرچی ئەو ڕفیقانە باسی ویان کرد کە لە باسییان کرد کە وەزعی کرێکاریانم باس کرد لە قەرنی 1990 بڵێن لە قەرنی 19ەیە مەسە کرێکار زیاتر بۆ زیادکردنی کرێ و کەمکردنەوەی کات بڵێن خەباتی کردووە ئێستا وەزعکە زۆر قورستر بووە بە حکمی ئەوەی کە قەیرانی ئابووری هەیە دارایی هەیە ئەو قەیرانی سیاسیە لە کوردستان ئەمانە هەموو کاریگەری تەواویان کردووە سەر چینی کرێکار و داواکاریەکانی ئێمە ئەوەی کە داواکاری کرێکاران یەکەم کرێکاران پێویستیان بە یاسایەکی کاری هاوچەرخەیە بۆەوەی یاسای کاری هاوچەرخەیە بۆەوەی بتوانن داواکاریەکانیان جێبەجێ بکەن دووەم داواکاریکی تر پاراستن و سەلامەتی شوێنی کاری کرێکارانە یعنی من وەکو ئەحسایەک کە ڕێکخراوی بیناسازی کردوێتی لە یەکی یەکەوە تا ئێستا 31 کرێکار جانیان لە دەستداوە بۆ نمونە یعنی یەکێک لە خاڵەکان ئەو داواکاریانە پاراستن و سەلامەتی شوێنی کارە هەلی کاری گونجاو یا بیمەی بێکاری بۆ کرێکاران ئازادی ڕێکخراوبوون بەداخەوە لە کوردستان ئازادی مەسەلەن ڕێکخراوبوون کەمتر وجودی ڕێنادەن بە کرێکاران کە لە ناوەندی کارەیە لە شوێنی خۆیانە دەستبەرن بۆ ڕێکخراوبوون سێم پاشەکەوتی موچە یعنی ئەوەی کە داواکاری ئێمە لێرەیە پێدانی موچەیە بە ناوی پاشەکەوتی موچە بڵێن بە ناوی پاشەکەوتەوە پارێکی زۆر لە کرێکاران و فەرمانبەرانە بڕن ئێمە یەکێک لە داواکاریەکان ئەوەیە کە بە هیچ شێوەیە قەدەغەیە پارە لە کرێکار و کارمەند ببڕێ کەواتە لەو لیستەی ئێوە داواکاری فەرمانبەرانیشی تێدایە یعنی ئێوە داوا دەکەن کە فەرمانبەرانیش بەشدار بکەن لەو ناڕەزایەتیانە و داواکاری ئێوە تەنیا بۆ کرێکارانی کەرتی تایبەت نییە بۆ کەرتی گشتیشە بەڵێ سەررجەم ئێمە داواکاریەکانی ئێمە سەررجەم داواکاری کرێکارانە بە کەرتی گشتی و بە کەرتی تایبەتەوە و ئەوەی هەیە فەرمانبەران ئێستا وەکو هاوڕیانە باسییان کرد بە پێ و قەراری کاتی حیزبی بەعسکە کرێکار بوو بە مۆزەف ئەوە زەربەیەکی گەورەی لە کرێکاراندا وهروەها کرێکار و فەرمانبەر ئیسا یەک تەبەقە یەک توێژە جگە لە تەبەقێکی سەروتر ئەوەی کە سەرۆت سامانی ئەم وڵاتی بەدەستە باقی تر لە وەزعێکی زۆر خراپاژی ئێمە هەموو من خۆم شخصیان مۆزەفم لە ناوەندی تەندروستیا کارەکەم خۆم بە کرێکارە زانم خۆم بە کرێکارە زانم شێوەی ژیان شیاریە هەیە ئەوەی تو هەتەوەی وعیەی تو هەتە کە پێکاریە لەبەرەوە ئێمە داواکاریەکان زیمان بکەی بۆ خەباتی کرێکاری هەمان وشیاری لە لای هاوڕێکانت هەیە لە با بڵێن لە ناو دوام و دەستگاکانی حکوومەتە بەڵێ بە پێی ژیانەکە وای کردووە کە وەکو وتم زەخت و فشارێکی زۆر بەسەر ژیانی سەررجەم بڵێن خەڵکی کوردستان هەیە بە تایبەت و توێژە لە خوار خەڵەکەی سەرگەڕێمەوەات دەپرسم کە ئێوە ساڵانی ڕابردووش داواکاری خراوەتە ڕوو
تا چەند با بڵێن داواکاری ساڵی ڕابردوو جێبەجێ کراوە باز لە چاکسازی دەکرێت لە کوردستانە تا چەند مەسلەی باشکردنی ژیانی کرێکاران و جێبەجێکردنی یاساکان و هەڵگرتنی ئەو کۆتوبەندە یاسانی هەیە لە ئێستاە بۆتە بەشێک لە خەمی چاکسازی دەگەڕێمە وڵات بەڵام پێشتر پرسیارێکم لە گۆران هەڵەبجەیی کردبوو لە کۆپنهاگن لەبارەی ئەو داواکاریانەی کا گۆران کا بەیانی دەخرێنە ڕوو لە کوردستانەوەی ئێمە دەبینین دوو داواکاری هەیە داواکاریەکەوە هەیە کە کۆمەڵێک یاسا هەیە سندیکاکان و چالاکوانان پێیان وایە یاسایانە یاسای کۆنن و بە پێی پێشکەوتنی ئێستانین مافەکانی کرێکارانی تەواو جێبەجێ نەکراوە داواکاری دووەمەوەیە کە ئەو یاسانی کە بەرکاریشە یعنی وەکو خۆی جێبەجێ ناکرێت ڕێژەیەکی زۆر لەم یاسایانە جێبەجێ ناکرێت لە وڵاتانی ئەوروپا لای ئێوە کێشەکە چییە و کرێکاران داوای چیەکەن حەز دەکەم سەرەتا ڕوونکردنەوە بدەم سەوارەت بە مەسەلەی فەرمانبەر و کرێکار باش بیرم دێ کە وابزانم لە ناوەڕاستی هەشتاکانە بوو سەدام حوسێن لەبەر ترسی لە چینی کرێکار و ئەو تەوژمێکە هەیە هەمویانی کرد بە فەرمانبەرە بەڕاستیەوە بڕیارێکی زۆر سەقەت و زۆر خراپیش و دژ بە کرێکارم لەم وڵاتان بە پێچەوانەوە ئەوش کە فەرمانبەرە هەر کرێکارە بەڵام فەرمانبەری چییە زەهنیە مەسەلا دوو جۆر کارگەری یەکێ عەزەلیە کە ئیشەکات و چەکوشەوە ژێنێ و نازام چیەکە بەزیکێت لە پشتی کۆمپیوتەرێ دانش ئەمیش هەر فەرمانبەر کرێکاری یەخەسپی بەڵێ ئەم پیاڵێن زەهنی فکری یا هەر چۆنی بێ جا ئەوانش هەمان مافیان هەیە هەمان داواکاریان هەیە و سەبارەت بۆشکەوە ئیمڕۆ داواکاری کرێکار لە دەنیمارک چی بێ ڕاستیەکەی پێ بڵم هەتاکو کار هەبێت و هەتاکو کرێکار هەبێتەوە تا سەرمایه‌دار هەبێت چەسانەوەش هەر ئەمێنێ یاخود جۆریکە بن داخوازی کرێکاریش هەر ئەمێنێ بەڵام دەچێتە قاڵبێکەوە چونکە هەر هەوڵومەرجێک داخوازی خۆی هەیە بۆ نمونە ئێستا داخوازی ئیمڕۆ وەکو داخوازی 50 ساڵ لەمە پێش نییە جیاوازە چونکە هەوڵومەرجەکەش گۆڕاوە شتێکێکەوە ئەبێ ئاماژەی پێ بدەمەوەش زۆر گرنگە ڕاستەکەی وڵاتانی ئەسکەندەناڤیە من تەنها باسی وڵاتانی ئەسکەندەناڤیەکەم لە ڕووی فەراهەمکردنی داخوازەکانی کرێکارەوە زۆر لە پێشترین لە سەرجەم وڵاتانی ئەوروپی یعنی لێرە بە نمونەیە زۆر جاڵان ئەمە ئیشتراکێت لێرە بەڵام ئەو معنانیەکەوا لێرە غەدر و دوور نییە چەسانەوە نییە نەخێرە هەیە بەڵام هەر هەیەت وەکوتم پێشتر ئاماژم پێدا هەتاکو کرێکار هەبێ و کار هەبێت چەسانە و شەر ئەمێن و داخوازی شەر دەبێت ئیمڕۆ لە دەنیمارک چەند کێشەیەکی ڕوبەڕووی کرێکار بووەتەوە یەکێ لەوانە ڕاستێکی کە ماوەی لەوم پێشدەستی کردماوەکە باڵم گەڕێتەوە بۆ 10-15 ساڵێک هیجرەتکردنی یاخود گواستنەوەی مەعامیل و کارگەکان بۆ وڵاتانی سین و هەند و ئەم وڵاتان کە لەوێ هەم هەلی کار هەرزانە یاخود کرێکار هەرزانە و هەم باجیش نادەین یاخو ئەگەر بیدەن شتێکی زۆر ڕەمزی دەدەن چونکە ئەو وڵاتە گرنگە لای تۆ بچی لێ کارگەیەک دابنیت 5,000 کرێکار بخەیتە کارەوە بۆ ئەو گرنگە وانە بەڵێ بەس لێرەوانی ئەمە یەکێکە لەو کێشانی کەوا بەردەوام هەیە و تا ئیساتوان بڵێم لەم چەند ساڵی پێشوە کەمی کردو ناڵم وەستاوە کەمی کرد کە مشت کێشەیە بوو هەزارا کرێکاری خستە سەر جادە و بەتاڵی کردن ئیسایەکە لەوانە یان و یاسای دەرکەونکەوە هەموو کارگەیەک هەموو کۆمپانیای نەتوانێت بیگەزێتەوە یاخو کارگەکە یاخو کۆمپانیاکە بەرێتەوە وڵاتانە بۆی چونکە لێرەش کرێکار هەلی کار زۆر و کرێکار بەتاڵە دووهەم مەسەلە ئەوەیەکەوە جۆری کرێکار لێرە کێشەیەکیانێ کرێکاران کە ئەمە هەمووی داخوازی دەبێتە داخوازی ئیمڕۆ دوێنێ نییە هەر هەبووە بەڵام بەردەوام جەختی لەسەرەکەنەوە جیاوازی بینی موچەی کرێکارانە لێرە شتێکەیە هاوڕێکە ئەڵێ کرێکار کە دادەمەزرێ نابێت لە 80 کرۆن کەمتر بێ ئەمە ینی کەمی کرێ بەڵێ بە سعات ئەوە ینی بە دۆلار کاتە 22 دۆلار شتێکی ئاوا بەڵام ئەمە بۆ کرێکارێکی دانیمارکی هیچ نییە زۆر کەمە چونکە ژیانی تایبەتی خۆیە کرێخا و سیارەی هێو نازام مەسروفات و سەفەر ئەم شتانەیە بەس کرێکارێکی پۆلۆنی یاخۆ هەنگاری یاخود هەر وڵاتی لە وڵاتانە ئەمە بە خەیاڵە نایە بۆی زۆرە وانێ قبولی دەکات بۆ نمونە دێن 6 کرێکار لە خانووی کار ژوورێکە 3-4 ساڵ ئیشەکەن پارێکی باشکۆکەن ئەڕۆنەوە جا ئەو مەرجانە قوبولەکەن داواکاریشیان نیە سەرمایه‌داری
حەزەکا و پێشی خۆشە و بۆ ئەو باشترە کە کرێکارێکی پۆلۆنی بێنەوی خاتەکار هەمان مێنێشەکاتر لە کارەبا بێ لە کرێکاری بێ لە تەختە بەستین بێ لە هەر شتێکە هەمان پیشیان هەیە ئەوان شارەزان ئەمە یەکێکە لەو کێشانەیانە سنوورێکیش بۆ ئەمە دابنێن بەڵێ دەست خۆش دەگەڕێمە وڵات دوجار دەگەڕێمە وڵات دو تێبینی با بڵێیان تێگەیشتنی ئێوە لەبارەی خەباتی سندیکایی و کرێکاری وەردەگرم کاک کاروان پرسیاری ئەوم لێ کردی کات نەبوو وەڵامەکە وەربگرم لەبارەی داواکاریەکان بە کورتی پێم بڵێ داواکاریەکان چی بێ خەنە ڕووبەیانی ئێمە ئەو داواکاریانەی کە هەیتمان بەیانی دەیخینە پێش ئەنجومەنی وەزیران و پەرلەمان و وەزارەتی کار و کۆمەڵایەتی یەک دەرکردنی یاسایەکی هاوچەرخ کە لەگە پرنسەکانی مافی مرۆڤ کاری نێودەوڵەتی بگونجێتن یاساکەی تیران جێبەجێ کردووە ئێوە تا داوا بکەن یاسایشی تازە هیچ یاسایەک لێرە لە کوردستان تا ئێستا هەر یاسایەک دێ پەیڕەوی ناکەن جێبەجێ ناکرێ لێپرسینەوە نییە لەسەر جێبەجێکردنی یاسایەکان بەڵام ئەو یاسایە کە پێشترێشە بوو ئەگەر بێتە جێبەجێکردن ئیسیفادەی بۆ کرێکاران هەیە بەڵام کە نایەتە جێبەجێکردن و هەندێک ڕووقاتی کار جێبەجێ ناکە نا حکومەتیش جێبەجێ ناکە دەبایە لەسەر وەزارەتی کاریش و لەسەر حکومەت ئەوە جار حکومەت جێبەجێ بکە پەرلەمان هەتا یاسای خۆشی کە ئیقرار دەکا یاسایەک دەداتە حکومەت کە جێبەجێ ناکرێ ئەوە نمونەمان لەسەر یاسای خانەنشینی کە ژمارە 39 هەموار کراوە 14 مادەی لێ هەموار کرا بەڵام تا ئێستا ئەو مادانە یەکی نەهاتۆ جێبەجێکردن ئەمە لەسەر یاسای کار داواکاری تر دووەمیان داوا لە خاوەن کۆمپانیا و پرۆژە ئابوووریەکان دەکەن هەر خاوەنکارێک گرێبەست دەگە کرێکاران بکە چونکە لە دەیها کۆمپانیا تا ئێستا هیچ گرێبەستێک لەگە کرێکاران ناکرێت بە کەیف خۆی خاوەن کۆمپانیان خاوەن کارەکە هەر کاتێک بێ کرێکارەکە دەردەکاتن هیچ حسابی بۆ ناکە لە یاسای کار هەیە بەڵام جێبەجێ ناکرێت بۆیە ئەمە دووبارە دەکەین کە حکومەت پشتگیری ئەو کۆمپانیانە نەکات چونکە لە زۆر کۆمپانیا هەیە ئێستا تا ئێستا گرێبەست دەگەریان ناکرێت و هەتا دەوترێ بەشێک لیژنەی سیاسی و دەسەڵاتدارەکان خۆیان خاوەن کۆمپانیان خۆیان سەرمایه‌دارن نارن کە بێدوای ئەو مەرجانە قوبوڵ بکەن ئەگەر فەرز نەکرێ بەسەریان دەبی ئللا حکومەت ئەو حکومەتەی کە هەبی دەبی ئەو یاسای لەسەر فەرزکە کە یاسای لەسەر فەرز کرد و هەتا کۆمپانیای تر کە بیانیش دێتە کوردستان لە وڵاتەکەی خۆی کە دێ لەوێ پابندە بە یاسای کار بەس کە دێتە ئێرە چونکە شریکە لەگەر ئەو دام و دەستگای کە ئێرەکە هەمووی گەندەڵکار و قۆڕەخکردنی بازارە ئەوان پابند نابن بە یاسای کاریش دێرە ئەوە دەیها کۆمپانیامان ئێستا لێرە ئیش دەکا بازارە کرێکاری تێدایە بە 500-600 کرێکاری تێدای بەڵام تا ئێستا نارن یەک کەس زەمان بکرێ لە ناوی ممکنە 15-16 کرێکار زەمان دەکەن ئەویش خزم و کەس و کارەکەی خۆی ئەوتر زەمان ناکەن کرێکارەکەش لەبەر ئەوەی عەقدی عەمەلی نییە هیچ گرێبەستی کاری نییە سبەینێ هەر جوولەی بکات دەری دەکەن لەسەر ئیشەکەی کەواتە ئەو یەک لە هەر خاڵەکان ئەم ساڵ بەپێی داتاکان یعنی هەزارەها کرێکار لەم چەند مانگەی ڕابردوو لەسەر کار دەرکرایە و دەیان کرێکار گیانی لەدەستدایە و زامدار بووە سەدان زامدار بووە مافی ئەوانە لە ڕووی یاساییەوە کەس قەرەبەی کردوێتەوە بەخۆی مافی ئەوانەی کە ئەگەر زەمان کرابن لەسەر وەزارەتی کار و کۆمەڵایەتی خانەنشینیان بکە یان پەکەوتنە دەبی ڕاتبەکەیان هەتا بەو یاسای کە هەموار کرایەوە 180 وەک ئەو یاسای فەرمانبەران کە دەیانگرێتەوە دەبی ئەویش بیگرێتەوە بە جێرە ڕاتبەکەی و ئەگەر کەم پەکەوتەش بی 175 لەبیر لە ڕاتبەکەی بدا و خلالی 3 سار 4 سار لە ڕاتبەکەی بدا و هەتا مافی دایکایەتی یعنی ئافرەتەکانیش نەک بەس پیاوان یعنی ئەویش داینگە ئەوانش لە شوێنەکان ناکرێتەوەوانە ئەو هەموو پابندە بە یاسایە کار و ئەوەی کە ئێستا لە دەستەبەری کۆمەڵایەتی هاتووە ژمارە 4 یاسای لەمارکرا ئێمە تا ئێستا ئەوە ئیشارەتیان پێدا برادران کە قسەیان کرد 31 کرێکار دەرێ گیانی دەداوە لە هەولێر 16 کرێکار گیانی دەدەستداوە بەڵام ئەوانە هەموو بیناسازین ممکنە کەسیان زەمان نەکرابن تەنها لە مادەی 112 یاسای ژمارە هەفتاوێکی ساڵی 1970 دەرێ خاوەن کارەکە ممکنە خاوەنکاریش زۆر جار هەر بەجی بێری ئیشەکەی کەواتە نایەکەم کەماوە ئەوە دەگەڕێم وڵات دوا وەکو دوا بەشداری چیت ما بوو لە کۆتایی بڵێ بەڵام دەچمە لای سلام عەبدوڵڵا کاک سەلام لەبارە بەر ئەو بە ئاڵ و مەرجەی کە جەنابێت ئاماژەت پێکرد کە ئەمە دۆخی کرێکارانە بۆی سیاسەتی نیولیبرالیزم و مەرجەکانی بانقی نەقدی دووەلی ڕەوشی خەباتی سندیکایی لە کوردستان چۆن دەبینی لە کوردستان سندیکایەکی بەرەیی هەیە لە پاڵەوە با بڵێن ناڕەزایەتی و احترازی کۆمەڵایەتی تر هەیە پێ دوایە دەبی چۆن کرێکاران احتیفاز بکەن بۆ پاراستنی
ئەو مافانەی لە ڕابردووە دەستکەوتانەی هیان بووە و ڕێگری بکەن لەم پێشێلکاری بەرامبەر بە مافەکانیان دەکرێت ئەمە دوا بەشداری دەبێت کا لە ماوەیەکی کووردا. ئەو سندیکایە کە ئەمڕۆ هەیە بە هیچ شێوەیەک ناتوانێ ببێ بە سندیکای کرێکاران چونکە بەشێکە لە سیستێمەکە ئەم سیستێمەش بە فەرمانی سندوقی نەختی دووەلی و بانکی دووەلی بەڕێوە ئەچێ بە فەرمانی ناتۆ بەڕێوە ئەچێ بەرپرسانی هەرێم و عێراق ئەمانە کارمەندی بەسیتن لە لای ئەوان ئەمانە بۆ ئێمە بوون بە بەرپرس بۆیە هێنانی ئاستی خەباتی کرێکاری لە یەکی مای بۆ ئاستی پێشکەشکردنی یاداشێک بە ئەنجومەنی وەزیران تۆزێک کەمە ئەمانە هێرشێکی زۆر سەختیان کردووە کارگەکان هەمووی ڕاوەستاون بە مەبەستەوە ڕایان گرتووە بۆ ئەوەی سبەی بیدەن بە کەرتی ئەهلی بەخۆیان ئیمزای یاسای وەبەرهێنانیان کردووە مەترسی نییە هەر بەرپرسەکان خۆیان لە کەرتی بەهێز بەهێز کردووە بە شێوەیەک کەرتەکە بکردنەوە لە کەرتی گشتی بۆ کەرتی تایبەت بەزەبەت فەرهودکردنی ئەمە گەندەڵێک گەورەکە لێرەیە ئەم بەرنامەیە ئەمڕۆ هەیە ئەوەی کە پەیوەندی هەیە بە کەرتی گشتی خزمەتگوزاری گشتی ئەمە هەمووی بدرێتە کەرتی تایبەت واتە نەخۆشخانەی ئەهلی زانکۆی ئەهلی بانقی ئەهلی کارەبای ئەهلی ئاوی کاریبی ئەم هەموو شەهیدە لە کوردستان دراوە بۆ ئەوە بووە ئاوی خەڵکی کوردستان ئاو بە پارە بکڕێ ئەمانە بە هیچ شێوەیەک چیتر ناتوانن و بۆیان نییە نە بە ناوی شەهیدانەوە قسە بکەن نە بە ناوی ئەنفاکراوانەوە قسە بەشداری خەڵکی کوردستان دەکرێت خەباتی کرێکاری تەنیا لە ڕۆژی یەکی ئایار چڕ بێتەوە ئەی ڕۆژەکانی تر دەکرێت تەنیا لە یەکی ئایار چالاکی بکرێ ئەی ڕۆژەکانی تر هەر ڕۆژی تێکۆشان نین ئێمە هەموو ڕۆژێک یەکی ئایارە بۆ ئێمە تا بەدەستهێنانی مافی ڕەوای کرێکاران و خەڵک و ڕزگاربوونمان لە ملیتاری زیرەکردنی کۆمەلگا لە جەنگی داعش کە خودی خۆیان دروستیان کردووە هەروە لە سیستێمی لیبرالیزمی نوێ کە بە ئاگر و ئاسن بەسەر خەڵکی عێراق و کوردستانیان سەپاندووە. بەڵێ دەستت خۆش کاک سەلام دوابەشداری کاک گۆران تکا لە ماوەیەکی زۆر کورت وەڵامان بدەوە ئێستا لاریمی کوردستان کرێکاران تا بە ئێستا زمانە بێبەشن لە زمانەتە کۆمەڵایەتیەکان زمانی خانەنشین زمانی بیمەی بێکاری و زمانی تەندروستی هەرچەندە کرێکارانی بیناسازی بە پێی یاسا ئەمە بە پێی یاسا بێبەشن لەم بوارە ئەوەی کە با بڵێن شمولیشی دەکاتن یاساکە جێبەجێ ناکری یاساکانی کار و یاسا خانشین دەسەبەری کۆمەڵایەتی لە وڵاتانی پێشکەوتوو ئەمە چۆن معالەجەی ئەوە دەکرێت ئەوەی پێدەوترێت کاری ڕەش و کاری با بڵێن فەرمی و مەسلەی لایانی کەمی کرێکار و ئەمانە لە کوردستان کرێکار هەیە کە یعنی بەکرێکی زۆر کەم ئیش دەکات کرێکار هەیە لە هەموو هەرێمی کوردستانە لەنەوەتەوە تا ئێستا هەموو ئەو کرێکارانەی خانشین کراون لە کەرتی تایبەت نزیکەی 600 کرێکارە کە موچەی کرێکاریەکەی ناگاتە 200,000 ئەمانە چۆنە لە وڵاتانی ئەوروپا بە چ میکانیزمێک ڕێکخراوە تکا لە ماوەیەکی کووردا دەم لە ماوەیەکی کورتا وەڵام دەمەوە لەمێش لێرە هەندێ مەسەلەیە کە تایبەتە بە ژیانی کرێکارەوە ڕێکخراو بە پێی یاسا ڕێکخراو کەس ناتوان تەجاوازی بکات هیچ کەسێک بۆی نییە تەجاوز لەسەر ئەو یاسانە بکات و وەکو با بڵێن ڕێ خۆی ئەڕوات بۆ نمونە لێرە کە کرێکارێک دەردەکرێت کە دەرەکرێت سەرەتا 4 هەفتە یاخود مانگونی و دووما بە پێی شوێنە 100% موچەی خۆی وەرەگرێت گرێبەستیشی هەیە تەبعاً بەڵێ اینجا دوای ئەوە بۆ 4 ساڵ لە ساهەشتای موچەکەی خۆی وەردەگرێت هەر لەلایەن نەقابەوە یاخود سەندیکاوە بەڵام لەو ماوەیە ئەبێ کۆرس ببینێت چەندین کۆرسە بینێ بۆی کا بتوانێت لە شوێنێکی کارێکی کە بدۆ ینی وازی لێ نای لە ماڵە بۆ خۆی دانشۆ پارە وەرگێ اینجا دوای ئەو ماوەی ئەگەر نەیدۆزیەوە کار ئەوە کەمێکرێتەوە چێتەوە سەر پاپیێڵێن لێرە سۆشیال یاخود کۆمن یا شتێکیەوە هەندێک شتێکە کە ڕێکخراوە لێرە زۆر گەنگە بۆ نمونە هەموو کرێکارێک لێرە 5 هەفتە
بە معاشەوە بۆی هەیە مۆڵەتی خۆی گرە پشی خۆی بدایترەوە خۆی دابەشێکا و 5 هەفتێ کەی ئەڕات و چی ئەەکەمیم بەسەریە کۆنە مەسلەی مناڵبوون یاخود مەسا بۆ نمونە کەسێکەوە ئافرەتێک کارەکە کە لێرە تقریبن لە 150 کارگەران ئافرەتن ئەمە بۆی هەیە پێش ولادە بە مانیەک و دوایش ولادش بە ساڵێک لە ماڵەوە بمێنێتەوە موچی خۆی وەردەگرێت حتا مێردەکەشی بۆی هەیە 2 مانگ لە ماڵەوە بمێنێتەوە ئاگای لە مناڵ بێ بۆ جۆرە ئەمانە چەند یاسایەکن کەوا ڕێکخراون بە پێی یاسا کەس ناتوانێت تەجاوز یەک دقیقە نیو دقیقە ئێرە 2 داواکاری گرنگ هەیە کە سبەی نێخرێتتر یەکیان ئەوەیە کەوا این با بڵێن کەرتە گشتیەکان نەکرێتە کەرتی تایبەتی چونکە لێرەش بەردەوام ئەوە هەیە ئەفرۆشێ بە وڵاتانتر دووهەم کەمکردنەوەی ڕێژەی بەتاڵە خۆشبەختانە ئیساکەمی کردووە لە 6.6 هاتۆتە سەر 4.2 کە ئەمەش هەر داواکاری بەردەوامیانە بۆی ئەو نسبێش بێتە خوارد. دەست خۆش سپاس بۆ زانیارەکان کاک گۆران کاک خالیت ببورن کە کاتی بەرنامەکەم دیاریکراوە میوانەکان زۆر بن. پێمان بڵێ لەبارەی ئەم پرسیارانەی وروژێنراوە ئەوەی ئێوە لە ساڵی ڕابردوو خستۆتانە ڕوو تا چەند چی جێبەجێکراوە ئەوەی ئێوە دەیکەن دووبارەکردنەوەی هەمان داواکاری ساڵانی ڕابردووە بەڵام تکا لە ماوەیەکی زۆر کورت. دەسەڵاتداران خەمسارد بوون لە وەڵامدانەوە بە داواکاریەکانی کرێکاران لە جیاتی وەڵامدانەوە ئێستا وەزعی کرێکاران خراپتر بووە باری سەرشانیان قورستر بووە بە حکمی ئەوەی بۆ نمونە نەدانی موچە بێکارکردنی کرێکاران بۆ ماڵەوە داخستنی کارگەکان ئەمانە هەموو قورسایەکی زۆریان خستۆ سەرچینی کرێکار و هەروەها وەکوتم ئەو ئەزمەی بە دارایی مەسەلە ئابووری ئەوانە قورسایەکی زۆر سەرچینی کرێکار لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی عەفوەن کرێکار لە ڕووی ئابووری کۆمەڵایەتی دەرونیەوە زیانی گەورەی بەرکەوتووە بەنسبەت سندیکا و ڕێکخراوە کرێکاریەکان من پێم وایە بەداخەوە بووە پرسیارێک شت لەو بابەتە لەم کردە بەس بە حوڵەوەی کە ئەڵەی کاتەکە کەم ماوە بەڕێی من ڕێکخراوە پیشەی و عفوەن ڕێکخراوە بەناو پیشەی و دیموکراسی و ئەوانە ڕێکخراوە کرێکاریەکان زۆربەی زۆری ڕێکخراوی حیزبین یعنی حیزب دەخاڵەتی گەورە لەو ڕێکخراوانە ئاکات و لە باتی دیفاعکردن لە کرێکار و فەرمانبەران زیاتر پێدا ئەگرن لەسەر دیفاعکردن لە حیزبی سیاسی بەرنامە و سیاسەتی حیزبیە بەنە پێشەوە و سنگەرێکی بەقوت نین بۆ دیفاعکردن لە کرێکاران لە فەرمانبەران من لێرەوە ینی بانگەوازێکمەیە بۆ کرێکاران بۆ فەرمانبەران بانگەوازەکە تەواوکە بەڵێ دووبارە بانگەوازەکەم ئەوەیە دووبارە لێرەوە پیرۆزبایی لە سەرجەم کرێکارانی کوردستان و جیهان دەکەم هیوادارم ڕۆژی یەکی ئایار بێ بە ڕۆژی خەبات و تێکۆشان بۆ دەسێنانی سەرجەم مافەکان هەل لێرە و داوا لە سەرجەم کرێکارانی کوردستان و پێمان بڵێ داواکاریەکە کاک کاروان پەیوەندی بە خۆپیشاندانەکەی چەند کاتژمێری تر یان بەیانی هەیە کە ئێوە لە کاتژمێر 4 با بڵێن دەستی پێ دەکەن کە کەروان زۆر بە کورتی پێمان بڵێ چەند ملاحەزەیەکە دەنووسی لەبەری ئەم پرسیارانەی کردمان ئەوەی کە من دیمانیانی لێرەوە هەز دەکەین کە جێبەجێکردنی ئەو یاسایانە لە ئەرچی حکومەتە و بزات ئێستا پێویستە یاسای بەرهەمهێنان لە کوردستان هەموار بکرێتەوە چونکە ئەوە گەندەڵێکی زۆری تێکەوە لە وەبەرهێنان لە خزمەتی سەرمایەدارەکان بووە زەرێکی زۆری بە کرێکاران داوە و دەرکردنایی ڕێنمایی تایبەت بە کرێکارانی بیانی چونکە کرێکاری بیانیش لێرە غەدریان لێ دەکرێت پێویستە بۆوانیش چارەسەرێک بدێتەوە هەم لە خانەنشینیان هەم لێ بیمەی کۆمەڵایەتیان هەم بە جێرەی پێویست کرێکاری بیانی بێ چونکە کرێکاری خۆماڵی زۆرە و جگە لەوەش بەگەڕخستنەوەی بەکارخستن تا ئێستا ئێمە پارەکەش ئێمە ئەوەمان خستە بەردەمیان بەڵام دەرێن لەبەر ڕاگیراوە نەمانتوانیوە بەشی ڕاهێنانەوەوانە پێویستە ئەوەش دەست پێ بکرێتەوە چونکە کرێکارمانەکانی پارتان کە ئێوە جارش کە خۆپیشاندانتان کردیسی جێبەجێکرا نەخێر هەتا ئێستا قەولیشیان پێداین پارەکە وەڵامی ئەو بیاداشتەمان وەرگرتەوە لە
کاتی ئەم میکانزمانی تا ئێستا ئێوە گرتوتانە بەر دەسەڵاتدارانی ناچار نەکردووە بۆ جێبەجێکردنی داواکاریەکان پێتان وانە ئێوەش کەم تەرخە من پێویستە بە میکانزمی بەهێزتر و تەنیا لەیەکی ئار نەبی لە ڕۆژانی تر ئێوەم تێکۆشان هەموو لایەنەکانە من هەست دەکەم کەم تەرخەمی لەسەر و مەسەلا بەڵام ئێمە وەک حزبی شوئی ڕۆژانە کار لەسەر ئەو شتانە دەکەین و بەردەوام ئیشمان لەسەر کردووە بۆیە داوا لەوەش دەکەم کە ئاخیر ئەوە بەیانی ئێمە ئەو گرتبوونەوە دەکەین لە پێش ئەنجومەنی وەزیران داوا دەکەم لەسەر جەم برادەران و دۆستان و کرێکاران بەشداریمان بکەن چونکە ئەو یاداشتە بۆ وانە ئێمە دەیدەین و بۆ پێشخستنە ئەو یاداشتەی کە ئێمە دەیدەین ئەنجومەنیسن با زەختێک بی لەسەریان چونکە ئەوان تا ئێستا جێبەجێ ناکەن و زەرەر مەندی گەورە کرێکارانە بەڕێزکاروان عەبدوڵڵا بەرپرسی تایبەتمەندی ناوەندی کرێکارانی حەزبی شوعی واروە سەلام عەبدوڵڵا نووسەر و داکۆچکار لە مافی کرێکاران کە لە گەرمیانەوە لەگەڵ مامی گۆران هەڵەبجەیی ڕۆژنامەنووس لە کۆپنهاگن لە دانیمارک و هەروەها خالید مەجید ئەندامی لێژنەی مەراسیمی یەکی ئەر لە سلێمانیەوە سوپاس بە بەشداریتان بینەران هاتینە کۆتەنا بە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ بە هیوای ڕۆژێکی خۆشتر بۆ هەمووان و بۆ کرێکاران سوپاس بۆ هاوڕێیانم.